ئێمە لە مانگی نۆ نووسراوێکی ڕسمی پارێزگای هەڵەبجە ماڕەستی وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی کردووە کە بەڕە نەوتی سپی وەک پارێزگا مامەڵەمان لەگەڵا بکەن و بۆمان بنێرن وەکو چۆن ساڵی ڕابردوو مامەڵەی پارێزگایان لەگەڵا کردین نەک بۆ نەوتی سپی بۆ هەموو منتجاتێک و بەدەستخۆشیەوە بەرەس ئارێز عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە ڕێگەی ئێوە بەشداری کۆبوونەوەیەکیان کردبوو نووسراوەکەی ئێمەشیان لابوو لەوێ تەرحێوایان کردبوو کە بە نووسراوی پارێزگای هەڵبجە داوایان کردووەکو محافەزە بەشە نەوتی سپیان بۆ بنێرن بۆ ئەمساڵ وەرزی سەرماسۆڵەیە ئەو بۆ مەلەرزەیش کە لە منتیقەیەوە بۆ زەرمەندان بۆی بەزووترین کات بکاتە دەستیان بە خۆشحاڵی وەزیری نەوتی عێراقی موافقەتی دەربڕیوە کە هەڵەبجە حەسەکەی وەک پارێزگا بۆ نێرین وەک پارێزگا مامەڵەی لەگەڵاکەین و لە نزیکترین کاتیشە ئیجراعاتەکان تەواوەکەین بۆ ناردنی نەوتی سپی بۆیان.